دوای زیاتر لە 5 ساڵ لە ڕاگەیاندنی سیستەمی بایۆمەتری لە هەرێمی کوردستان تا ئێستا سیستەمەکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش لە کاتێکدایە دوو حیزبی حکومڕان لەژێر پەردەی چاکسازی و بە ناوی بایۆمەتریەوە موچەخۆرە حیزبیە نایاساییەکانیان دەکەن بە موچەخۆری حکومی و یاسایی. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بایۆمەتری خزمەت بە موچەخۆرانی بندیواری حیزبە دەسەڵاتدارەکان دەکات. ئێستا بایۆمەتری کە قۆناغی دووەمی دەستی پێکردووە کاری لەسەر دەکرێت پێش ئەوە یاسای چاکسازی دەرچێ بایۆمەتری شتێکی باش بوو موچەخۆری فعلی دیاری دەکرا بە پێی بایۆمەتری، بەڵام ئێستا کە بە یاسای چاکسازی پێگەی ئەوانەی بندیوارن و دوو موچە و سێ موچیان هەیە پارێزرا بوو کاتە بایۆمەتری ئیسیفادەچی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نابێ و بۆ موچەخۆر نابێت چکە موچەخۆری فعلی و بندیوار هەروەکو یەکە لە یاسای چاکسازی. بۆیە بایۆمەتری پێم وایە ئەگەر کاریشی لەسەر بکرێت تەنها حکوومەت ئەوە چاواشەی خەڵک دەکا و چاواشەکردنی خەڵک و مەشغوڵکردنی خەڵک. هاوکات مامۆسایەکی زانکۆ دەڵێت پرۆژەکانی چاکسازی بەهۆی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانەوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە. سیستەمی بایۆمەتریش بە فریودان و چاوبەستکردن لە فەرمانبەران و هاوڵاتیان ناو دەبات. من ئەو ڕۆژە وەکو خۆم هیچ ئیمانێکی وان پێ نییەوە گەشتبین نیم بەوەی کە دەچێتە مەجای جێبەجێکردن و ڕێکی زۆر لە داهات وەک ئەوەی کە بە هەدەر دەچێت لەو کەرتەیە بێتەوە خەزانێ حکومەت. من بۆ خۆم گەشتبین نیم، بەڵام ئومێد دەکەم ئیجابیاتی هەبێ و استفادە. پێم وایە کێشەکان کەمتر لە ناوی ئیعادەیە ئەو ناوانێکە دووبارە دەبنەوە، بەڵکو کێشەی زۆر لەو مەجالە لە ناو هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگەدایە. ئەمانەش پێم وانییە چارەسەرکردن و عیلاجیان ئاسان بێ لەبەر ئەوەی ڕەنگە خەڵکی بە قووەت لە وڵاتە خاوەنی هێزی سەربازی زۆر ڕبێ بەس بە ناو نەک ئەوەی کە وجودیان هەبێت تەنها موچەکە وەردەگرێ و بۆ خۆی شەرفی دەکا. ئەمەش پێم وانیە لە وڵاتەنەیەکێتی بتوانێت دەست بۆ خەڵکی خۆی ببا، ئەو خەڵکانەی کە لە ئاستێکی باڵادان و خاوەن چەکن، نە پارتیش بتوانێت دەست بۆ ئەو خەڵکانە ببا لەبەر بەرژەوەندی سیاسی حیزبی خۆیان پێم وانیە ئاسان بێت. هەرچەندە بەرپرسانی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمیش بانگەشەی ئەوەیان دەکرد کە سیستەمی بایۆمەتری داهاتێکی زۆر بۆ حکوومەت دەگەڕێنێتەوە، بەڵام تا ئێستا لایەنە نەرێنیەکانی ئەو سیستەمە دیارن کە خراپترینیان بە یاساییکردنی موچەخۆرە حیزبیە نایاساییەکانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.